لیدا مزراندنا در شیم پزشکی سال 2024 دکتر سامان برزنجین وزیر تندرستی حرما کردستانی حولیری میوانی منه سلاو و ریز بوده دکتر سامان نوروزات پیروز به برز وزیر yani despeke de dixwazim bipirsim xalên sereke de raporta cenabê te de çi bû? بەڵێ سڵاوتان لێبێت ڕۆژتان باش هیواداری نەورۆزی هەمولایەکتان پیرۆز بێت و بەخۆشی بێت ئێمە دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وەکو بابەتێکی گرنگ راپۆرتێکمان لەسەر پلەبەندی پزیشکی و دامەزراندنی پزیشکان پێشکەش کرد بە شێوەیەکی گشتی چونکە لە کاتی ئێستادا دەزانن کە بەپێی موازنەی عێراق کە لە بۆ سێ ساڵی 2023-24-25 تا ئامادەکردنی جەدوەل موازنە کە ئەمە ملحەقی قانونی موازنەیە لە عێراقدا پێویستە هەموو دامەزران و جێگۆڕچێ و پلەبەرزکردنەوە و کۆمەڵێک بڕیارەیە کە ئینفاس کرا یان بڵین جێبەجێ کرا و هەموار کرا لە هەرێمی کوردستان لە هەموو عێراقدا دامەزراندنی ئەمە کێشەیەکی بۆ کەرتی تەندروستی دروست کردووە چونکە ئێمە ساڵانە دەبێت بە خولێکی سوڕاو لە نێو پزیشکاندا سیستەمی تەندروستی بەپێی یاسایەک ڕێکخراوە پێ دەڵێن یاسای پلەبەندی پزیشکی بۆ نمونە کاتێک پزیشکێک دەرچووی کۆلێژە پزیشکیەکان دەبێت وەکو پزیشکێکی نیشتەجێی خولاو لە ناو نەخۆشخانە دەبێت دواتر ساڵی دووەم دەبێتە پزیشکێکی نیشتەجێی خولاوی جێگیر ساڵی سێم دەبێت لە قەزا و نەحکان وەکو پزیشکێکی پلەبەند تەمان ئەمە بە هەمان شێوە بۆ پزیشکانی ددان و بۆ دەرمانسازان و تەنانەت بۆ کەرماندانی تەندروستی دواتر دوای ساڵێک واتە سێم ساڵی دوای دامەزرانی دەگەڕێتەوە دەبێتە پزیشکی شارزای گشتی لە بنکە تەندروستیەکان بامان شێوە تەرقیە دەکایان دەچێتە پزیشکی نیشتەجێی دێرین مقیم ئەقدەم بۆی بتوانێت خزمەت بکە لێک لە بوارە پسپۆریەکان و خوێندنی باڵا وەکو مەردێک بۆی پسپۆری بدا اختصاص بداتە قوتابیانی خوێندنی باڵا لە ناو پزیشکان پێویستە ئەم پلەبەندیە تەواو بکە ئینجا دێتە ناو خوێندنی باڵا کە دەچێتە خوێندنی باڵا دوای 4 تا 5 ساڵ دەبێتە خاوەنی پسپۆری دکتۆرا یان بۆرد یان ماستەر دەبێتە پسپۆرێک جارێشتر ئەم پسپۆرە خزمەت دەکات لە قەزا و نەحکان و لە شوێنە دوورەکان ئەم سوورەی کە دەڵێم نزیکەی 10 ساڵ بۆ هەر پزیشکێک دوای دەرچوونی لە کۆلێژی پزیشکی نزیکەی 10 ساڵ بە خولێکی سووران کە پێی دەڵێن ئیقامە و تەدەڕوجی طبی زۆر گرینگە کاتێک لە شوێنێک دامەزراندن نابێ واتە بەدیلی نایە ئەمانە لە سیستەمەکەدا کێشە دروست دەکات چونکە هەمووی بەیەکتر بەستراوە تۆ ناتوانانی دراسات علیا بکەوێت تۆ ناتوانانی پسپۆری بەرهەمبێنی ناتوانانی بینێریە دەرەوەی شار ئەوەی لە دەرەوەی شارە ناتوانانی بینیەوە ئەمە کێشەیەکی ئەو ساڵ بۆ چەند مانگێکە تاخیر بووە چونکە من دەمێ ئەوە بڵێن بە سوپاسەوە بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی زۆر بە گرنگیەوە لە دژوارترین وەقتی قەیرانەکانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستاندا تەنانەت کە باری ئابووری زۆر خراپ بوو بەڵام یاسای پلەبەندی پزیشکی و دامەزرانی پزیشکانی بەڕەچاو کردو بە گرنگیەوە هەموو ساڵی دامەزرانی کردو بەڵام بەهۆی ئەو پابندیە و ڕێککەوتنی ئەمساڵ لەگەڵ بەغدا و بەپێ ئەو یاسای موازنەی عێراق کە بۆ هەموو عێراقە بە هەرێمی کوردستانیشەوە ئێمە ئەمساڵ ئەوە دواخرایە بۆیە دوێنێ لە پلاتفۆرمێکی داتەبەیسی ئەلکترۆنیدا کە ئێستا ئێمە ئەو پلاتفۆرم و سیستەمی ئەلکترۆنی هەموو سیستەمی تەندروستی بە سەرچاوی مرۆیی واتە پزیشک و کارمەندی تەندروستی و هەموو جۆرەکان و دام و دەستگات تەندروستیەکان ژێرخانەکان هەمومان بە پیشاندا و بەپێی ئەو دراستەی کە ئێمە داماناوە بۆ هەر شوێنێک چەند چونکە ئێمە 1481 دام و دەستگای تەندروستی لە هەرێمی کوردستانی حکومی تەنها حکومی 1481 نەخۆشخانە سنتەری پسپۆڕی هەروەها بنکەی تەندروستی سەرەکی بنکەی تەندروستی لاوەچی بنکەی تەندروستی خێزانی کۆمەڵێک ئەمانە هەمووی پێویستی بە پزیشکەیە دیارە لە عێراقدا خۆیان ئەم دامەزرانە لە ناو یاساکەی یاسای موازنە بڕگەی مادەی چواردە لە بڕگەی دووەم ئەلف لە مادەی چواردە دەڵێت وەزارەتی تەندروستی ئیستثنا کراوە بەهۆی ئەوەی کە پەیوەستە بە یاسای پلەبەندی پزیشکی قانون تەدەڕوس طبی دەکرێت ڕاگرتنەکان یان ڕاگرتنی تەعینەکان ڕانەگیرێت ئیستثنا بکرێت بۆ وەزارەتی تەندروستی لەژێر ڕۆشنایی ئەم بڕگەی ئەم یاسایە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وزیران و لە کۆبنەوەی دوێنێ ئەنجومەنی وزیران و بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەهەمیەتی و گرنگی و پەرۆشی تەندروستی هاوڵاتیان جەنابیان بڕیاریاندا وەکو کۆبنەوەش هەموو کۆک بووین لەسەرەوەی کە ئێمە هەوڵێکی نوێتر و بە گورتر لەگەڵ بەغدا بکەین و نووسراوی دیکەی جارێشتر دەکەین و خۆشمان ئامادەین و بەڕێزیان شاندێکی
راسپارت کە لەلایەن وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی ڕاژە و لەگەڵ وەزارەتی دارایی و فەرمانگەی هەماهەنگی لە دیوانی ئەنجومەنی وزران ئەم شاندە تەنانەت بۆ چوونیشمان بۆ بەغدا بۆی بتوانین سیستەمی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی لە ناو نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستاندا ڕانەوەستێت. من دەمێ بۆ زانیاری پێ دڵم عێراق و داوامان کردووە تا ئاستیەوەی بگاتە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقی فیدرالیش کە دەرەجەی وەزیفی واتە پلەی وەزیفەی گشتی بدات بە هەرێمی کوردستان ژمارەیەک بۆی چونکە لە نەتیجە بەبێت جیاوازی خزمەتگوزاری تەندروستی بۆ خزمەتگوزارێکی مرۆڤ دۆستانەیە ئەمانە نابنە فەرمانبەر نین ئەمانە خزمەتی نەخۆش دەکەن و پلەبەندیە و ڕاهێنانە و بەردەوام دەبن و سەتاچلی نەخۆشەکانی هەرێمی کوردستانیش هەر بۆ هەموو نەخۆشەکانی عێراقیشە لە ناوڕاست و باشووری عێراق و شارەکانی دیکەش ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆیە بەبێت جیاوازی چۆن ئەو دامەزرانانەی لە عێراقدا هەیە بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستانیش ئەم دامەزرانانە بکرێت بۆیە هەوڵەکانمان جددی دەکەین و بڕیاری کۆبنەوەی ئەنجومەنی وزران ئەوەیە کە دوای نەتیجەی ئەم هەوڵانەی دەکەین دەگەڕێتەوە ئەنجومەنی وزران بڕیاری پێویست چۆن بێت لە کۆتاییدا دڵنیاتان دەکەمەوە کە بەرژەوەندی هاوڵاتی و بەرژەوەندی تەندروستی لە ئەولەویەتی کارەکانی ئەنجومەنی وزیران و حکوومەتی هەرێمی کوردستان و خودی بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانە. برێز وەزیر یانێ gelek jara min bi xwe guhdarî kiriye gava ku preskonferansê cenabête û wezîrê tenduristî Iraqê jî hebûne li gel hevûdû her dem Wezareta Tenduristiya Iraqê diyar dike pêwendiyê me gel wezareta Tenduristiya Herêma Kurdistanê gelek baş e karû xabatên Wezareta Tenduristiya Herêma Kurdistanê cihê pesên dayînê gelek pesnê Wezareta Tenduristiya Herêma Kurdistanê dike lê duwarê damezrandinê de duwarê erkên xwe de duwarê bütçe de hikûmeta federal erkên xwe beramberî Wezareta Tenduristî ya Herêma Kurdistanê cî bi cî dike. پرسیارێکی زۆر گرینگە و پرسیارێکی وردە بەڕاستی ئێمە ئەگەر باسی پەیوەندی بکەین بڵێ پەیوەندیەکانمان زۆر باشە بەڵام ئاستی پەیوەندیەکان جیاوازە لە بۆ چ دۆسیەیەک ئەگەر باسی دەرمان و پێداویستی پزیشکی بکەین بڵێ لە دەرمان ساڵ بە ساڵ تەنانەت ئەم ساڵش لە پار باشتر بووین پار لە پێرار باشتر بووینە و تەنسیقەی تەواو هەیە لە ئاستی نەخۆشیەکان و کارکردنی پرۆگرامەکانی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان ئەوانە ئاستی کۆمەڵێک بابەتە کە تەنها دەرمان دەگرێتەوە چونکە لەناو قانونی موازنەی عێراق بەداخەوە تەنها نووسیانە دەرمان نیان نووسە ئامێری پزیشکی سیانەی ئامێری پزیشکی بە تایبەتی میجر دیڤایس یان ئەو ئامێرە استراتیجەکانی وەکو MRI سیتیسکان قەستەرە لەیزەری سەرەتانە کۆمەڵێک نازوڕی گەورە هەیە ئەمانە چۆن عێراق مەشروعێک دەکات کە بۆ 15 محافظەکانی خۆی دەکات بۆ حەقوایە بۆ چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانیش و ئیدارە سەربەخەکانیش لەناو هەمان پرۆژە دای بنێت یان پێ دەڵێن پرۆژەی نیشتیمانی مەشروع وەتەنیە چۆن دووەلی مانیحا یان قەرزی نێودەوڵەتی کاتێک وەردەگەیمە بیستمان و زانیمان کە بۆ نەوڵاتی سین ژمارەیەک نەخۆشخانە بۆ عێراق دروستەکە قەرزی نێودەوڵەتی هەیە بانکی نێودەوڵەتی هەیە منحەی سعودیا هەیە کۆمەڵێک ئەمانە لە بیخاتەنەوە هەمان پرۆژە کاتێکش لەگەڵ کۆمپانیایەک پرۆژەی سیانە یان سازدانەوەی ئامێرەکانی بۆ نمونە هەموو ئامێرەکانی ئێمارای عێراق سیانە دەکرێت سازدانەوە دەکرێت پێویستە هەرێمی کوردستانی شتێ بخات چونکە ئەمانە بە ملیارها دیناری عێراقیە ساڵانە بارێکی قورسە بەڵام بەداخەوە تەنها دەرمان لە موازنەدانراوە ئەمە لە قانونی پێشوو لەو قانونی ئەمجارەشدا یانەوە لە دوو یاسای کۆتایی عێراق فیدرال لەواتە لە ساڵەکانی 2017 و 2018 بە هەمان شێوە لەم قانونی ئێستاش تەنها دەرمان کاتێک دێنە سەر پرۆژەی دروستکردنی نەخۆشخانە کۆمەڵێک یعنی پرۆژەی من سەردانی بەڕێز پێش ساڵێک بە ئێستا سەردانی بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانی عێراق فیدرال بەڕێز محەممەد شیع سوودانیم کرد کۆمەڵێک لایحەیەکماندایەوە بەڕێزیان بەڵێنی پێدا بووین کە ئەم بابەتانە لە تعدیلی موازنە بۆمان چاک بکە و هەروها من بەردەوام سەردانی شاندی هەرێمی کوردستان و لە بەغدا و تیمی پەرلەمانتاران و وەزارەتی تەنسیقی عێراق چکە بەشێک لەوانە وەزارەتی تەنسیقی عێراق فیدرال دەڵێت لە ئاستی ئێمەنیە لە ئاستی پەرلەمانە و لە ئاستی ئەنجومەنی وزرانی عێراقە کە چارەسەری بکرێت دروستکردنی پرۆژەی بیناسازی و نەخۆشخانەیە هەندێک پرۆژەی نێودەوڵەتیە بۆیە ئەم بابەتانە بەڕاستی پێویستی بەوەیە کە ئێمەش وەکو هەرێمی کوردستان شاندەکانمەوە تیمیە ئەندام پەرلەمانانی کوردستان لە ئەندام پەرلەمانەکانی عێراق لە بەغداد و هەروها هەمومان بەیەکەوە زەخت زیاتر زەخت لەسەر حکوومەتی عێراق فیدرال بکەین بەبێ جیاوازی چۆن اینجا دامەزرانیش بەشێکە لەوانە دامەزراندنە پرۆژەی بیناسازیە پرۆژەی ئامێری پزیشکیە کۆمەڵێک پرۆژەی مەشروعی وەتەنی هەیە ئەم پرۆژانە
هەرێمی کوردستانی لێ بێبەش نەکات چونکە لە نەتیجە خزمەتگوزاریی مرۆڤ دۆستی و بۆ هەموو هاوڵاتیەکە بەبێ جیاوازی و ئێمە بڕیاری شاندێک سەردانی بەغدا دەکەین و من بەردەوامیش لەسەر هێڵم ئەمە لەلایەنی کە پەیوەستە بە یاسا و بە بودجە و بە ئەگەر ناوەکو پەیوەندیەکان ئێمە پەیوەندی هەیە بڵێ و لە ڕووی دەرمانەوە باشتر بووینە لە ساڵانی باشتر ینی ساڵ بە ساڵ بەرەو باشتر بووینە بەڵام دیسان دەڵێم کۆمەڵێک پرۆژەی استراتیجیشەیە کە پێویستە هەرێمی کوردستانی لێ بێبەش نەکەن. دوێ دەربارەی دەخوازم بێژم برێز وەزیر یعنی نوها براستی نوها وەکی تە دەست نیشانکردین دە ئاواکردنا نەخۆشخانەیان دە بنگین تەندروستی دە پێداویستیین وان خزمەتین تەندروستیە دە عێراقا لیکار دەبێ بۆ هەرێما کوردستانی و خالێک gelek giring heye yani herêmên Kurdistanê êgû li dervê desthilata îdareya herêma Kurdistanê wekî Kerkûkê, Şingalê, ez tere bêjim Xaniqîn, Mexmûr gazindên wan hene. Doktor Saman dibêjin ku duwarê tenduristiyê de xizmetê baş bo me nayê kirin. Bele, fermû. بەڵێ ڕاستە ئەم ناوچە دابڕاوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ئەم ناوچانە بەڕاستی قوربانیان زۆر داوە لە هەموو بابەتەکان لە هەموو کەرتەکانی دیکەش بە تایبەتی لە کەرتی تەندروستی چونکە بەداخەوە ئەم ناوچە دابڕاوانە پێویستی بەوەی بوو کە عێراق زیاتر ئاوڕی لێ بداباوە و پێویست بوو بەوەی کە تەنانەت بە هەیئەیەکی یان بڵین دامەزراوەی ئاوەدانکردنەوەی پاشماوەکانی شەڕی داعش کە ئەمانە زۆربەی ئەو شوێنانە پاشماوەی ڕووداوەکانی شەڕی تیرۆستانی داعشش بوو کە ئەمانە زۆر شوێن پێویستی بە بکەی تەندروستی ئەمبوڵانسی نەماوە دەرمان و ئامێری پزیشکی نیە ئێمە ئەوانەمە هەم بەلای جگە لەو شوێنانەش تەنانەت ئاوارە و پەناهەندەکانیش کە لە هەرێمی کوردستان لە ئەوانەی لە ناو کەمپەکانن ئەوانەی لە دەروی کەمپەکان و نیشتەجێی ناو شارەکان بەڕاستی پێویستە حکوومەتی عێراق زیاتر ئاور لەوانە بداتەوە بە دابینکردنی دەرمان و پێداویستە پزیشکیەکانیان یعنی ئێمە ئەوە یەکێک لە خاڵەکانی لایحەی ئێمەیە کە لەگەڵ بەغدا لە گفتوگۆ داین بۆی چونکە بەشێک لەو ڕێکخراوانەی نێودەوڵەتی یان ڕێکخراوە ناحکومیە نێودەوڵەتیەکان کە پێشتر لە هاتنی ئاوارەکان ماوەیەک چەند ساڵ لە خزمەتیان کرد بەڵام ئێستا کە وردە وردە خۆت دەزانی ئەم بودجانەی ئەو ڕێکخراوانەوە خۆی نامێنێ بە تایبەتی مەسەڵ WHO من دوێنێ لەگەڵ بەرپرسی WHO لە کۆبنەوە یەکێک لەو بابەتانە ئاوارە و پەناهەندە و کەمپەکانە کۆمەڵێک پرۆگرام لە بنکە تەندروستیەکان جێبەجێ دەکرێت کاتێک ڕێکخراوێک کە سەحب ببێتەوە حکوومەتی عێراق دەبێت بە جدیتر ئەم بابەتە وەربگرێ بەڕاستی و شوێنە کانی یان دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانی ناوچە دابڕاوەکان بەڕاستی پێویستی بە نەخۆشخانەیە پێویستی بە نۆژەنکردنەوە و فراوانکردنە پێویستی بە ئامێری پزیشکیە بەلایانی کەم دامەزرانەکانیان ئەوانە کە هاوڵاتی و دانیشتوی وێندە دەرچووی کۆلێژە پزیشکیەکاننی کۆلێژی پزیشکی ددانە دەرمانسازانە کارمەندانی تەندروستی پەرستارانە کە دامەزرانیان بۆ بکەن بۆ لەو شوێنانە بۆی بتوانن خزمەتێکی زیاتر بەو شوێنانە بکەن. بەێ سپاسیاتەتکەم دکتۆر سەمان بەرزنەجی وەزیری تەندروستی هەرێما کوردستانیش هەولێرەی میوانی.